بەداخەوە ئێستا گۆرانی بێژانی ئێستا زۆر گرنگی بە تێکست نادەن لە ڕووی هوەریەوە پێشانگا چۆن هەڵدەستێنگرن بابەتی موزیک هوەریتان دەستکەوت ئاسان بوو یان وەڵڵاهی سەرەتا بەڕاستی جێگای دەستخۆشیەکەوە هەولێر ئاوا ڕووناک بۆتەوە بۆ هەموو کتێبە جوانە و بۆ هەموو نووسەرا لە ڕووی هوەریەوە بەڕاستی هوەر یەکێکە لەو کارکتەرانەی یاخود لەو بوارانەیەکەوە زۆر پێویستی بە خوێندن هەیە بە خوێندنەوە هەیە بە تایبەتی لە بواری شانۆ لەوانەیە بتوانین شێوەکاری تۆزێک دوورخەینەوە لە بواری خوێندن بەڵام هێشتا مێژوو خوێندنەوەی مێژووی جیهانی و مێژووی کوردی دەتوانین لە شێوەکاریش ئستفادەی لێ بکرێ بەڵام بە تایبەتی لە بواری موزیک و بە تایبەتی لە بواری شانۆ زۆر گرنگە خوێندنەوە لە بواری شانۆ وەکوەی کە دەزانین کە شانۆ واتە سیناریۆ واتە نووسین دوای ئەوە بواری شانۆیەکە دەست پێ دەکاتن لە بواری موزیکیش ئەگەر باسی گۆرانی بکەین بتوانین باز لە گۆرانی بکەین گۆرانی سەرەتا دەست پێ دەکاتن لە تێکست واتە لە نووسینی شعر شعرەکەی وا دەکاکەوە ئاوازەکە دروست بێ و دوایەوە ئاوازەکە وای لێ دەکا کە گۆرانیەکە دروست ببێت جا بێگومان ئێستا کێشەی گەورەمان لەوەیە کە لە مەجای گۆرانی بەداخەوە لەبەرەوەی بواری خۆم مۆسیقایە و بە تایبەتی زیاتر گرنگی بە بواری گۆرانی دەدەم بەداخەوە ئێستا گۆرانی بێژانی ئێستا زۆر گرنگی بە تێکست نادەن بەداخەوە و زۆر زاری شەیەکەوە تێکستەکانیش دەڵێن تێکستەکان بە باشی دەرنابڕن پیتەکان بە باشی دەرنابڕن ئەوە ژێکێکە لە کێشەکانی ئەوەیەکەوە خەڵک وازی هێناوە لە خوێندنەوە زیاتر خەریکی ئەوەیە لە ڕێگای مۆبایلەوە تێکستەکان لەبەر دەکا یاخود وەردەگرێ و حەفزی دەکا لای خۆی جا ئەوە یەکەکە لە کێشە زۆر گەورەکان بەڕاستی کە گۆرانی بێژان دەبینی لە کەناڵەکان یاخود لە لایڤ میوزیکەکانی هەل لە ئاهەنگێکی ئەتیادی کە گۆرانیەکە دەڵێتن زۆر بە تێکستێکی نەشیاو دەیڵە یاخود بەس گوێی لێ بووە نازانێ خۆی ماناکەی ئەو تێکستە چییە ئەو یەکەکە لەو کێشانێکەوە خوێندنەوە وای کردووەکەوە بەڕاستی هوەرەکەمان بشێوێنێ و لە جێگایەک دامان بنێ کە بەداخەوە دوور بینەوە لە ڕۆژین بیریەت و لە هوەرە ڕاستەقینەکە و لە هەموو بوارەکانی دیکە وەکو پەیمانگەی هوەر جوانەکانی هەولێر چیتان کردو بۆ ئەوەی کتێبخانەی کوردی لە ڕووی هوەریەوە دەوڵەمەند ئێمە وەکو پەیمانگەی هوەرە جوانەکان یەکێک لە ئەو شوێنانەین کەەوە بەڕاستی دەتوانین بڵین هاندەرێکی زۆر باشین یاخود جێگایەکی زۆر باشین بۆەوەی کەەوە هوەرمەندان بتوانن بێن پەرتووکە هوەریەکان لەوێن دەردەستیان بکەوێتن لەبەرەوەی وەکو خۆم بەڕاستی زۆر هەوڵی ئەوم داوە نووسەران لە بواری هوەری و لە بواری ڕخنەی شانۆیی و لە بواری شانە و لە بواری شێوەکاری هەموو لایەنەکان توانی ومانەکەەوە مەزموعەیەکی زۆر کتێبی هوەری کۆ بکەینەوە لەخواش بە زیاد بێکەوە شوێنێکمان هەیە کە جێگایەکی زۆر گەورەیە و مەکتەبەیەکی زۆر فراوان و پڕ زانیاریمان هەیە لێرەوەش لە ڕێی زەنابتانەوە ئاگاداری هەموو هوەرمەندان دەکەینەوە ئەوەی پێویستی بە پەرتووکی هوەری بێتن دەتوانێت لە لای ئێمە بێ لە خزمەتی دادەبین و قاوەیەشی پێدەدەین تەنها کتێبی پێ نادەین لەوەتەی بوون بە بەڕۆبەری پەیمانگەی هوەر جوانەکان چالاکی هوەریتان کەم بۆتەوە هۆکارەکەی چیاوە ئایا هیچ چالاکی تازتان لەبەردەستە کە پێش لەوەتەی بوومە بە بەڕێوەبەری هوەرە جوانەکان چالاکیم زۆر بووە دەباتیەوەی کۆم بێتە ئێمە لەوەتەی بوومە بە بەڕێوەبەری هوەرە جوانەکان بەڕاستی من نزیکەی 400 تا 450 چالاکیم کردووە بەڵام بەداخەوە نەگەیشتنی ئەو چالاکیانە لەوانەیە لە ڕێگای ڕاگەیاندنەوە بێتن زیاتر ڕاگەیاندن ڕوو لە هوەر ناکە بەداخەوە داوەکو ئێستا لەوانەیە کەم جار بینی بێتت کە لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی بتوانێت هوەرمەندێک باز لە هوەرێک بکە ئەگەر خەبەری هوەریشتان هەبێتن لە ڕاگەیاندنەکان تەنها چەند دەقەیەکە بۆەوەی گۆرانی بێژێ بتوانێتن باز لە دروستکردنی گۆرانیەک بکە جاوە بەڕاستی گلەیەکی هەموو هوەرمەندانە کە لە هەموو کەناڵەکان دەیکاکەوە
بواری هوەری زۆر پەراوێز خراوە بەڕاستی بەداخەوە هەر ئەوە شەوای کردووەکەوە ئێستامە ئەو چالاکیانەی پەیمانگەی هونەرە جوانەکان بەرچاوی خەڵک نەکەوتو بە گوێسێوان نەکەوتووە هەرەوەیەکەوە هەز دەکەن کەوا پەیمانگەی هونەرە جوانەکان چالاکی نەماوە بەڵام بەداخەوە من پێتان دەڵێم من لەو 4 ساڵەی کە بەڕێوە بەرم نزیکەی 400 تا 450 چالاکی هەمە جۆرمان هەبووە وەکوی کە وەکو شانۆ وەکو موزیک وەکو شێوەکاری بەدەیان پیشانگای شێوەکاریمان کردوتەوە بەڵام ئەوە لە یەکە لە ئێوەیە لە ئێمە نییە.